سبەی سێشەممە موچەی 4 وەزارەت دابەش دەکرێت. هێزێکی گەورەی سەربازی بە چەک و تانک و زرێپۆشەوە لە ناو شاری سلێمانی جوڵەی پێکرا. لە شاری سلێمانی تاقیکردنەوەی خوێندکاران بۆ ماوەی 7 ڕۆژ ڕاگیرا. سڵاوتان نەبێت لە شارپرێسەوە هەواڵی ڕۆژتان پێشکەشەکەم. وەزارەتی دارایی و ئابووری حکوومەتی هەرێمی کوردستان ڕایگەیاند سبەی سێشەممە موچەی 4 وەزارەت دابەش دەکرێت. بە گوێرەی ڕاگەندراوێکی وەزارەتی دارایی و ئابووری حکوومەتی هەرێم سبەی سێشەممە موچەی هەریەک لە وەزارەتەکانی سامانە سروشتیەکان، پلاندانان، پیشەسازی و بازرگانی، گواستنەوە و گەیاندن دابەش دەکرێت. مەژ لە کاتێکدایە نیوەی مانگی 1 ساڵی 2022 تێپەڕیوە و تا ئێستا ژمارەیەکی زۆر لە وەزارەتەکانی حکوومەتی هەرێم موچەی مانگی 12 ساڵی ڕابردوویان وەرنەگرتووە. ئەو خاویەش لە دابەشکردنی موچە دوای ئەوە دێت. میدیای پارتی بڵاوی کردوتەوە مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێم فەرمانی بە وەزارەتی دارایی کردووە دابەشکردنی موچە ئاسایی بکرێتەوە. ژمارەیەک لە ئەندامانی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان هۆشداری بە حیزبەکەیان دەدەن لە ئەگەری چوونە ژێرباری داواکاریەکانی پارتی. بە گوێرەی و زانیاریانەی تایبەت لە ناو سەرکردایەتی یەکێتیەوە بەشار پرێزدراوە. بەشێکی زۆر لە ئەندامان و سەرکردایەتی یەکێتی هۆشداریان داوە بە حیزبەکەیان کە نەچنە ژێرباری داخوازیەکانی پارتی. لەو زانیاریانەی بەشار پرێزدراوە ئەوان بەشێکیان بەنامەی فەرمی و هەندێکیشیان لە واڵەکانی خۆیان باسی ئەوەیان کردووە. ئەگەر یەکێتی بۆ پۆستی سەرۆک کۆمار بچێتە ژێرباری داخوازیەکانی پارتی ئەوە ئیرادە و سربەخۆیی سیاسی خۆی وەک حیزب دەخاتە ژێرپرسیارەوە. جەختیش دەکاتەوە لە بەرامبەردا پارتی لەو حەدە ڕاناوەستێت و بۆ پرسەکانی تریش گوشار لەسەر یەکێتی دروست دەکات. ئەوەش لە کاتێکدایە دکتۆر بەرهەم ساڵح سەرۆک کۆماری ئێستای عێراق کاندیدی یەکێتی نیشتیمانی کوردستان و خۆی و حیزبەکەی دەیانەوێت بۆ 4 ساڵی داهاتووی وڵات هەر ئەو سەرۆک کۆمار بێت. بەڵام پارتی و خودی مەسعود بارزانی بە تەواوی توانایەنەوە لە دژی بەرهەم ساڵح کار دەکەن و خودی بارزانی هێڵی سووری هێناوە بەژێر ناوەکەیدا و دەیەوێت بە هەر نرخێک بێت ڕێگە لە دەرچوونەوەی ناوبراو بگرێت. بەرهەم ساڵح بە کەسێکی خاوەن توانایەکی زۆر دیبلۆماسی و خاوەن تۆڕێکی بەهێزی پەیوەندی ناوخۆیی و دەرەکی ناسراوە. یەکێکە لەو کەسانەی کە لە ڕابردوودا پشتیوانی دەرەکی بەهێزی هەبووە لە شەقامی عەرەبیدا و کەسێکی قبول کراوە. ئەگەرچی دکتۆر بەرهەم ئێستا دۆخی حیزبەکەی لە بارێکی خراپدایە بەڵام وەک تاکە کاندیدی حیزبەکەی چۆتە ململانیەکەوە و پشتیوانی زۆرینەی سەرکردایەتی حیزبەکەی بەدەست هێناوە. هێزێکی گەورەی سەربازی بە چەک و تانک و زرێپۆشەوە لە ناو شاری سلێمانی جوڵەی پێکراو. تا ئێستاش هێزە ئەمنیە فەرمیەکانی شاری سلێمانی زانیاریان لە بەردەستدا نییە. بە گوێرەی و زانیاریانی پەیامنێری شارپرێز لە سلێمانی ئاشکرای کرد پاژنیۆڕووی ئەمڕۆ هێزێکی سەربازی بە ئۆتۆمبیلی جەنگی و تانک و زرێپۆشەوە لە ناو شاری سلێمانی سوڕاوەتەوە. پەیامنێری شارپرێز لەو بارەوە هەوڵیدا لە دوو ڕێگەی جیاوازەوە زانیاری لەبارەی ئەو هێزەوە بەدەست بخات بە گوێرەی لایەنی بەرپرسی ئەمنی ئەوان ئاگاداری جوڵەی ئەو هێزە نین. هاوکات سەرچاوەیەک بۆ شارپرێز ڕوونی کردەوە ئەوەی بینراوە تەنها ئاڵوگۆڕی هێز بووە، بەڵام تا ئێستا ئەوە پشتڕاست نەکراوەتەوە کە ئاخۆ ئەمە تا چەند ئاڵوگۆڕی هێزە. بەڕێوەبەرایەتی هاتوچۆی پارێزگای سلێمانی ڕێگە مەترسیدارەکانی پارێزگاکە ئاشکرا دەکات و پەیامێکیش ئاراستەی شۆفێران دەکات. بە گوێرەی ڕاگەندراوێکی بەڕێوەبەرایەتی هاتوچۆی سلێمانی ئاگاداری شۆفێران کراوە کە بەهۆی بارینی بەفر و لەبارنەبوونی کەشوهەوا چەند ڕێگەیەک زۆر مەترسیدارن و لەو ڕێگەیەشەوە داوا دەکات هاتوچۆیان پێدا نەکرێت. هاتوچۆی سلێمانی ڕێگە مەترسیدارەکانی ئاشکرا کردووە و دەڵێت ڕێگەی دەباشان لە پردی داباشان بەرەو کورسات و مەلا داودە و تونێلی پێشڕە و ڕێگەی سلێمانی دەربەندی خان بربەست کراون. دەژڵێت هاوکات ڕێگەی پێنجوێن و سلێمانی بۆ قەیوان و سلێمانی بۆ مێرگەپان بربەست کراون و ڕێگەی تاسلوجە بۆ بازیانیش هاتوچۆ تیایدا مەترسیدارە. هەروەها ڕێگەی دووکان بۆ تاسلوجەش بە هەمان شێوە. لەو ڕۆژەوە بەڕێوەبەرایەتی هاتوچۆی سلێمانی گشت شۆفێران ئاگادار دەکاتەوە لە پێناو پاراستنی سەلامەتی خۆیان بە هیچ جۆرێک ئەو ڕێگایانە بەکار نەهێن و باشتریشە بۆ کاری زۆر پێویست نەبێت شۆفێری نەکات. بەپی بڵاوکراوەیەکی بەڕێوەبەرایەتی پەروەردەی سلێمانی تاقیکردنەوەی خوێندکاران بۆ ماوەی 7 ڕۆژ لە پارێزگاکە ڕاگیرا. بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی سلێمانی لە ڕاگەندراوێکدا بڵاوی کردەوە
دوای ڕاوێژ لەگەڵ پارێزگاری سلێمانی و بەڕێوەبەری کەشناسی و بوومەلەرزەی سلێمانی لەبەر دابەزینی پلەی گەرمی و بەستەڵەک و سەرما بۆ پاراستنی گیانی قوتابیان و خوێندکاران بڕێرمەندا بەڕاگرتنی تاقیکردنەوەکانی کۆتایی وەرزی یەکەم لە ڕۆژانی سێشەممە و چوارشەممە و پێنجشەمە لە گشت ناوەندەکانی خوێندن بە حکومی و ناحکومیەوە. ئەوەش خراوەتە ڕوو تاقیکردنەوەکان دەچێتە 25 یەک بەپێی خشتێکی تایبەت کە لەلایەن کارگەڕی و قوتابخانەکەەوە دیاری دەکرێت. بەڕێوەبەرەتی کەشناسی هەرێم ڕایگەیاند لە سبەینەوە بەهۆی دابەزینی پلەکانی گەرما زوقم و شەختە لەسەر جەم پارێزگاکانی هەرێم دروست دەبێت. لەلایەکی دیکەشەوە لەسەر بڕیاری پارێزگاری هەڵەبجە دەوام لەسەر جەم دام و دەستگاکانی پارێزگاکە بەهۆی دابەزینی پلەکانی گەرماوە ڕاگیرە. لە شارپرێسەوە هەواڵی ڕۆژتان پێشکەشکرا شاد و بەختەوەربن.